عبدڕحمان حەسەنم دامەزرێنەری پرۆژەی هەوری یەکەم مۆزەخانەی جوڵاوە لە هەموو عێراقا. بۆ ئەمڕۆ ئیڤنتێکمان ڕێکخست کە یەکەمین ئیڤنت و کاروچالاکیمان بوو بە ناوی حوتەوانە. حوتەوانە مەبەستمان لە هەسارەکانە کە ژنانی ئێمەش وەکو هەسارەکان دیار و بەنرخن لە ئاسمانە. اینجا ئەم یەکەم ئیڤنتمان ویسمان دەربارەی ڕۆڵ و داهێنانەکانی ئافرەت بێت، زیاد لەوەی کە با بڵێن مافی ئافرەت و یان کۆمەڵی لایەنی تر زیاتر ویسمان بە شێوەیەکی کلتوری با بڵێن چیرۆکی ئافرەتە کۆنەکان زیندوو بکەینەوە، لە هەمان کاتە بە شێوەیەکی سەردەمیانە چیرۆکی ئەو ئافرەتانی سەردەم کە سەرکەوتوون نمایشیان بکەین. با بڵێن سوڕانەوەکمانەیە بەناو مۆزەخانەیە بتوانین وێنە و چیرۆکی ئافرەتە کۆنەکان و ئافرەتانی سەردەم نمایش بکەین و لە هەمان کاتە بە هەماهەنگی لەگەڵ HL دیزاین توانیومانە کۆمەڵێک جلوبەرگی کۆنی ئافرەتان زیندوو بکەینەوە لێرە نمایش بکرێت بۆی خەڵکی بزانن چۆن بوون ئەو جلانە. لێرەیە کۆمەڵی گەنجی خوێنگەرم وێنەکێشن هاتوون وێنەی و ئافرەتە کۆنانە کێشنە و چیرۆکانی بۆ خەڵک باسەکەن و بە هەمان شێوە بە هەماهەنگی لەگەڵ ئینستیتوتی کەلەپوری کوردی توانیومانە هەنێک وێنەی جلی کوردی کۆن هی شوێن ناوچە جیاوازەکان نمایش بکەین، لە هەمان کاتە میوزیکی کوردی لەو سەردەمایان نمایش بکەین. لە هەمان کاتە کۆرنەرێکمان دروست کردووە بۆ خاتو کەژاڵ ئەبراهیم خدر کە کتێبەکانی ئەوی تیا نمایشەکەین بۆی خەڵک بزانن ئەو ئافرەتە چەند سەرکەوتوو بۆ چەند کتێبی نووسیوەتەوە ناوی تا ئێستا ماوەتەوە. لە هەمووی گرنگتر کۆمەڵێک بزنسمان هەیە، کۆمەڵێک خاوەن پرۆژەمان هەیە، کۆمەڵێکیان خاوەن پێدەویستی تایبەتن کە پرۆژەی خۆیانیان دروست کردەوە، هەمووشیان ئافرەتن هاتوون سەرڕای هەموو ئاڵنگاریەکان و هەموو ئەو با بڵێن کەمی ئۆپۆرچونیتیان فورسا لەناو کۆمەلگایە هاتوون ئیشی خۆیانەکەن لەسەر پێی خۆیان وەستاون و دانیشتن شتی کلتوری و کەلەپوری زیندووەکەنەوە. ئەمە دەستپێکی ئیڤنتەکانمانە بێت، کۆمەڵی ئیڤنتی ترمانە بێت لە شوێنە جیاوازەکان بۆ نمونە لە هەولێر و دۆهۆک یاخود لە داهاتووە لەوانەیە بتوانین بچینە بەغداش بتوانین کۆمەڵی ئیڤنت بکەین ئێمە ئەو با بڵێن مێژوانە بگوازینەوە بۆ ناو خەڵک بۆی لە فکری مۆزەخانەی با بڵێن تەقلیدی دەرچین وانە بێت کە خەڵک تەنیا بچێت بۆ مۆزەخانەیەک شت ببینێت بەڵکو بێت چیرۆک ببینێت لێرەیە شتەکان نمایش بکرێن بتوانن هێزی لێوەربگرن. کارەکانی من زیاتر کلتورین، زۆر حەزم لە کاری کلتوریە، زیاتر کلتورەکە زیینۆ بکەمەوە. لەبەرەوە هاتووم ئیشم کردووە لەسەر مێخەک و شتە سروشتیەکان بۆ نمونە وەکو سمڵ و قاوە و لەگەڵ مەڵحەم لەگەڵ هەنێ شتی سروشتی تر کە زوو بەکاریان هێنرا وەکو ئیکسسوارات، بەڵام من وەکو ئیکسسواراتی ناوماڵ هەستام دووبارە بەکارم هێناوەتەوە. فکری ئەم ئیشە لە سەرەتاوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان کۆمەڵە کەسی باشم ناسی ئەوان هانیان نام کە بتوانم کارێک بکەم کە تایبەت بێ بەخۆم ئەوان چەرخوان ئەو کارانەکە لە ڕێ ئەوانە توانیم دەستکەم بە کارەکەی خۆم. بە دڵنیای زەحمەتی زۆری ئەوێت چونکە هیچ ئیشێ بەبێ زەحمەت ناکرێت، بەڵام من چونکە خۆم حەزم لە ئیشەکەیە لە برۆ زۆر مرتاحم لەگەڵێ. مۆدێلێک بۆ نمایشکردنی جلوبەرگی کەلتورە جیاوازەکانی کوردستان بەشداریم لەم فیستیڤاڵە کردووە بۆ ناسینی کەلتوری کوردی بە کوردستان و نەوەکانی کوردستان و دەرەوەی کوردستان. ئەم ژنانی بەرەمی جلوبەرگی ژنانی بادینانە کە جلوبەرگێکی ئاساییە بواتە بۆ بەڕێکردنی ژیانی ڕۆژانەیان لە بەریان کردووە. وەڵاهی بۆ هۆکاری خۆبەخشی لەبەرەوەی حەزمە کاری خۆبەخشیەوە هەم بۆتە هۆکارێکیش بۆ ناساندنی جلوبەرگ و چونکە ئاشنای کەلتورەکانین ئەمە هۆکارێکی باش بوو، چ ناساندنی خۆمان، ناساندنی جلوبەرگەکانمان و چ ناساندنی جلوبەرگی کوردی. جلوبەرگەکانمان دیزاینکراوی HL بۆ ناساندنی جلوبەرگ بە کەلتورانی بە دەرەوە. ئەمڕۆ لەم ئیڤێنتە گەورەیە کە دەربارەی گەورەیەتی ژن و ئازایەتی ژنە چەند خوێندکارێک هاتوون لێرە تابلۆی قارەمانەکان دروست دەکەین. بێگومان پێشتریش هەر کەسێکە ڕۆشتووە بۆ پەیمانگە هونەرجوانەکان حەز و خولیایەکی هەبووە. ئێمە شەر بەو شێوەیە نزیکەی 4 ساڵە من لەوێ خوێندکارم و ئێستاش بەم شێوە بەشداریمان کرد.
بە هەموو شێوازێکی شەکەین توانین بە زەیتی بە قەڵەم بەس ئەمڕۆ تابلوی کە من ئیشی تیاکەم بە زەیتی ئیشی تیاکەم ئەمڕۆ تابلوی خازادی سۆرانە قەرەمانێکی کووردە هاتوو ئەو فیگەرە دووبارەکەمەوە بیخەمە بەرچاوی خەڵک کە بزانن ئەو قەرەمانە هەبووە لێرە. لەم پێشانگایە جوانی ئافرەت دەرەخات بم بۆنەوە کە خۆم ڕگەزی مێم جوانی ئافرەت لە ڕوویەکەوە ویستم دەری ببڕم بەم لەوحەیە. لەم ئیڤنتەیە کاری هونەری ئافرەتان دەرەخین بەڵام لەلایەنێکی تریشەوە بۆ جۆری کە بناسرین کە ئێمە لەم بوارەیە ئیشەکەین. وێنەی ئافرەتێکی کێشم کە ناوی هەزەرە ئافرەتێکی سۆرانیە لە سۆران لەدایک بووە کە لێرەیە بە مەبەستی ئەوەی ئالەتێکی لە باوشایە ئەوێت جوانی بم ئالەتە دەربخات.